گروپی چەکداری و گروپی سیخوڕی و گروپی کوشتن پرسیار کرا لە ئەنجومەنی ئاسایش هیچ چەکێکتان گرتووە هیچ وەڵامێکی پێ نەبوو. ئایا گروپی چەکداری هەبێ هەوڵی تیرۆرکردنی بەرپرسانی ئەمنی و بەرپرسانی حکومی و تەقینەوە بدات بەلایکەمەوە نابێت دەمانچەیەک بگیرێ نابێت کلاشینکۆفێ بگیرێ نابێت تێنتیە بگیرێ ئەمە یەک دوو من ئەمەوێ سەرنجی خەڵکی کوردستان بۆ یەک شتڕاکێشم. یعنی ئەگەر وا بڕوا بەشێ لەوانەی کە دەستگیر کراون چالاکوان تا ئێستا دادگایی نەکراون لەوانەیە ساڵێک تریش دادگایی نەکرێن کەواتە بەبێ هیچ شتێک ئەگەر دوای 3 ساڵ بەراەتیشیان بۆ دەرچێت تۆ 3 ساڵ لە سزنی یاسایشا بووی ئەمە خۆی مشکیلەیە. یعنی باشترین بەڵگەشەوەی ئەمڕۆ بوو لەسەر چ بنەمایەک تەخیریەکەی بۆ مانجینەوە بۆ هەفتەی ئایندە کۆتایی پێنانی لە کاتێکە خۆیان دادوەرە بەڕێزەکان زۆر باش دڵنیا بوون بەڵگە نییە نە تەختیت هەبووە نە تەنفیزە بووە نە شتێکە بۆ پلانی بۆ دانرابێ کەواتە چی ڕووی داوە نە سکاڵاکارێکی هەیە بە فعلی مەسەلەیەکێ بڵێ هەوڵیان داوا من تیرۆرکەن هەوڵیان داوا من بکوژن لەسەر قسەی کۆمەڵە مخبری سڕی کە مخبرە سڕیەکە خۆی ئامادە نەبووە لە دادگا ڕقم 50 بە دڵنیاییەوە ئێمە پێمان وایە ئەمە کەیسێک نییە کە شایانی ئەوە بێت ئەمانە بەم شێوەیە مامەڵەیان لەگەڵا بکرێت کەیسێکی زیاتر سیاسیە و کەیسێکە ڕەبتی هەیە بە ئازادی ڕادەربڕینەوە لە سنووری بادینان چونکە ئێمە لە ژوورەوە بووین یعنی هیچ نەبێ ئەبێ فۆتۆیە هەبێ هیچ نەبێ ئەبێ ڕسمێ هەبێ هیچ نەبێ بێ پلانێ هەبێ هیچ نەبێ بێت دەمانچەیە هەبێ هیچ تۆ لە گروپێکا بووی لەگەڵ فڵانجا وڵای من وابزانام خۆم لە 56 گروپی واتسەپ و مێسنجەرا هەم ئێجا خۆ چوونە گروپ تاوان نییە تۆ بەشداری چالاکی بەشداریکردن لە چالاکی تاوان نییە بەڵام هەوڵی تیرۆر تاوانە نەکراوە. والله تشتاق نكريا والله تشتاق نكريا مخابن بو خلجة دوكي مع مصطفى ومع فرمان برا بلاني كان 3000 فيري حاضر بان 3000 بلاد حاضر بان 3000 كنجري حميد بريم كردستان حميد والله عم كردين حد هوية كادرية بارتي مالا مدى لقيجي بوشي والمدقات بارتي بوشي والمدقات بارتي بوشي والمدقات ما چن نگیریه ام کردین مزعود باردانی ورق خنجری هاتی سر هستی دو جا به خدا نه ورن توارا ما ورن ام رجوعت کن توارا ما ورن ندین الوجه والله امرو يعني بروسي دادگای کردنەکە یعنی دەمانەوێت لە بۆ خەڵکی هەرێمی کوردستان پشت ڕاستی بکەینەوە کە پرۆسەیەکی زۆر سەلیم بوو بەڵام ئەوەی کە جێی نیگەرانی ئێمەیە بەڕاستی وەکو تیمی پارێزەران کە پرۆسەی لێکۆڵینەوە لەو کەیسە پرۆسەیەکی زۆر ناقانونی بووە هەڵبەتەوەمان لە بۆ سەرۆکایەتی دادگای تاوانەکانی دوی هەولێر ڕوون کردیتەوە و هەموو ئەو شاهێدانەی کە هاتن قسەیان لەناو پەڕاوەکە کرد ئەمڕۆ مامۆستا بەدەل بەرواری بریکارداری ما و ئومێد بڕۆژکیان وەکو دوو پیاوی زۆر جوانی شاری دهۆک تعریف کردیە و دادخواز لەم داوایە هیچ بەڵگەیەکی یاسایی نییە و هیچ بەڵگەیەک نییە کە بریکارداری ئێمە تۆمەتبار بکرێ و چاوەڕێ دەکەین ئەو شاهێدانە کە لە دادبینیەکانی پێشووتریش ئامادەیان نەکردووە ئەگەر ئەو جارە ئامادەیان نەکە دادگا پێویستە چاوپۆشی لە هاتنی ئەو شاهێدانە بکە عەدالەت تەطبیق بکە چونکە تەنها جێبەجێکردنی یاسا نابێتە تەحقیقکردنی عەدالەت پێویستە لەگەڵ یاسا عەدالەتیشە بێ بۆیە چاوەڕێ دەکەین ئێمە لە دادبینیدا هاتوو مامۆستا بەدەل بەرواری ئومێد برۆشکی ئازاد بکرێن.